بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. زانای پایبەرز دکتۆر عایز القەڕەنی لە کتێبی حەدەثەنە الزەمان لە لاپەڕەی 152 دا دەفەرمێ چەند شتێک هەیە بە چەند شتێک زیاد دەکا. با ئێمە ئەم دەرسە لە زنجیرە باسی بڕوانەدا وەرگرین و بزانین چی بە چی زیاد دەکا. دەفەرمێ زیادەة العلمی بالتعلم، زیادبوونی زانست بە هەوڵدان و فێربوونی زانستیە. واتە پێمان دەڵێ قوتابیەک خوێندکارێک بە هەرگیز خۆی نەخەڵەتێنێ بڵێ بە سەعیکردن نییە. وەڵڵی من مێشکم وەری ناگرێ و هەر ئەوەندە فێر دەبم و بەوانە خۆت مەخەڵەتێنە. زیادەة العلمی بالتعلم، فێربوونی زانست بەوەیە بەڕێزان کە هەوڵی فێربوونی زانست بدەیت. بەڵام خوای گەورە تواناکانی مرۆڤی وا دروست کردووە. بەڕێزی وا هەیە زاکیری ئەوەندە بەهێزە جارێک شتێک بخوێنێتەوە یەکسەر لە بەریەتی، هەیە 2 جار دەیخوێنێتەوە، هەیە 10 جار دەیخوێنێتەوە، ئەم جار دێتە بەری. کەواتە تۆ نابێ سەیری کەسێکی کە قوتابیە کە خوێندکارێک کە مامۆستایەکی یەک جار سەیری شتێک کە تازە لە بیری ناچێتەوە بڵێ بەخوا من تازە فێر نابم، ئەوەتانە وەکو ئەو نیم. نەخێر تۆ 2 جاری دووبارەکەوە، تۆ 30، تۆ 4، 10 جار ئاخری بەویستی خوای پەروەردگار مەحروم نابی. زانست بە هەوڵدانە بۆ فێربوون، حتا بخوێنیتەوە تا تەماشاکەی زاناتر دەبی. زانست وەکو کار و کەسابەت وایە، تا چەندی تێکۆشانت کردو بەرەکەتیش لای خوایە، خوای گەورە ڕزقەکەت زیاد دەکا. خوێندنیش بە هەمان شێوە بە هەوڵدانە بۆ فێربوونی زانستی. بڕواتان هەبێ هیچ کتێبێک نییە خوێندنەوەی بێسوود بێ، هیچ شتێک نییە گۆڤارێک سەی دەکەی ئیلا شێوازێکی جوانی لێ فێر دەبی، گوشەیەکی جوانی تێدا دەبیستی. ئەمجا هەوڵ بدە لە بوارەکەی خۆتدا پسپۆڕ بە، هەوڵ بدە هەر بوارە کە پسپۆڕی خۆتە زۆرترینی خوێندنەوەت با بۆ ئەوە بێ. لەو بوارەی خۆدا خوای پەروەردگار زانستت زیاد دەکا. دوعاش بکە بڵێ وەقل ڕەبی زیدنی عیلما، پەروەردگارە زانستم زیاد کە. کەواتە زانست زیاد دەکا. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا ئەمری پێ دەکات داوا بکە بڵێ پەروەردگارە زانستم زیاد کە. ئەگەر زانست ئەوەندە بووە کە پێت بەخشرا و زیاد و کەمی نەکردایە بەدڵنیایە و داوا نەدەکرا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زانستی زیاد داوا بکەواتە داوا بکە خوا هەلی فێربوونی زانستت بۆ بڕەخسێنێ و زانستت پێ ببەخشێ. دووەمیان العقل بالتجارب، عقل و ژیری بەڕێزان بە تەجروبەی ژیان زیاد دەبێ. والله ئینسان ساڵ بە ساڵ کە دەچێتە تەمەنەوە سەیری تەمەنی خوار خۆتکەوە، لە ڕابردوودی ئەو هەڵەیەم کرد سەیرم کرد، ئێستا بە چی فێر بووی؟ بە چی ئەم ئەزمونانە لاکۆبەوە بە هەڵەکانی ژیانت، بە هەڵەی خەڵکانی تر. العقل بالتجارب، بە تەجروبە و بە ئەزمون وەرگرتن لە ژیان عقل و ژیری زیاد دەکا. بەڵام بەسەریا تێ نەپەڕی، تۆ هەڵی وا 10 جاری دەکەیتەوانێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی موسڵمان و ئیماندار لە کونێکەوە 2 جار مار نایگەزێ، 5 ناگەزرێت. جارێک 5 تێکردووە، جاری دووەم مادام دەزانی شتێکی ژەهراوی لەو شوێنەدایە 5 تێمەکەوە. ئەم جارە تەجروبە و ئەزمونی لێ وەرگرە کە بەداخەوە دەڵێم میلەتی کورد بە عامەکەی زۆر کەم ئەزمون وەردەگرێ. هەڵەکانمان بە درێژایی مێژوو لە سیاسەتدا، لە ئابووریدا، لە زانستیدا هەمان هەڵەی جاران دووبارە دەکەینەوە. دەرز لە ڕابردوو وەرناگرین. میلەتانی دنیا بەردەوام ئەزمون وەردەگرن، عقلیان بەرەو پێشەوە دەڕێەوە، هەر هەڵەیەک لە ژیانیانە ڕوویدا ناهێڵن دووبارە بێتەوە. ئەیکەن بە کردار حکومەت کاری لەسەر دەکا. لە ناوەندەکانی توێژینەوەی زانستی و خوێندنی ئەکادمی و وەزارەتی خوێندنی باڵا تەعلیمی عالیدا ئەمە بۆ ئەم هەڵەیە لە وڵاتەدا ڕوویدا. ئەم شکستە سیاسیەمان بۆ بەسەرهات، ئەم شکستە ئابووریەمان بۆ بەسەرهات. دەیان توێژەری پسپۆڕی زانستی دەست دەکەن بە توێژینەوە لەسەری، جارشکە نایهەڵن دووبارە بێتەوە. بەس لە وڵاتی ئێمەدا هەموو شکستەکان بەداخەوە ئەزمونیان لێ وەرناگرین، جارشکە هەمان ئەزمونی تاڵمان بەسەرادێتەوە. بۆیە العقل بالتجارب، عقل و ژیری بە ئەزمون زیاد دەکا. الدین بالعبادە، دینداری بە عیبادەتی خوا زیاد دەکا. والله ئەوەتانە تۆ لە ڕەمەزانە هەست دەکەی دیندارتر دەبی، چونکە عیبادەتی زۆرترت کردووە. ئەم شەو نوێژانە چ کاریگەریەکی گەورەیان لەسەر ئینسان هەیە. ئەتەوێت دین و ئیمانت زیاد بێ، عیبادەتی خوا زیاتر بکە.
هەر تەسبیحاتێک دەکەی خوای گەورە ئیمانت زیاد دەکا دیندارتر دەبی دەچیتە وتارێکی جومعە دوو جۆرمان هەیە خەڵک هەیە کات لە کۆڵ دەکاتەوە دەچی وەڵی خوا بکەم مامۆستا وتارەکەی 5-6 دقەوێ من چەند جار بۆ خۆم چوومە وتاری تر کە هاتووینە دەرەوە من نەمزانێت چۆن چوینە ژوورێ چۆن هاتووینە دەرێ ئەتومارە کاکە هیچ فێر بووی کوڕە نە وەڵا مامۆستا ئێستاش نەمزانی باس چی کرد هەر دەڵێ برادێک چوو بۆ وتارێکی جومعوتی مامۆستا وتی وتارەکە زۆر گرنگە زۆر ئاگاتان لە خۆتان بێ وتی هەموو گوێ قوڵاق بوون دەبێ باسی چ بێ مامۆستا باسی ئەوەی کە مەسحی گوێتان لەبیر نەچێت لە کاتی دەستنوێژە ئاوا پەنجەکانتان جوان بکەنینەوە مەسحی گوێت کە اللهم اغفر للمؤمنین والمؤمنات هەموو خوتبەکە نیو دەقە بوو لە ماوەی 3 دقەیدا لە دەرێ بوو خەڵک بەخوا وتارێکی خۆش بوو هەر لەخوا بەزای عەزیەتت نەبوو ئەوە هیچ نییە تۆ هیچ زیاد نەکرد ئاەتێک فێر نەبووی حەدیثێک فێر نەبووی دەرسێکی ژیانت وەرنەگرت محاضەرەیەکت وەرنەگرت من لە دەرەوەی مزگەوت جێبەجێ کەم بۆیە دینێک وەرگرە عیبادەتێک بکە کە دەرسی لێ وەرگری ستا جەناب بدەیتە دەرسێکی مزگەوتەوە ئەم شەو چەند وشەیەکی خێر فێر بووی بلەخوا بە زیاد بێ بە دڵنیاییەوە فێر بووی ئیمانت زیاد دەکا ها باسی حەڵاڵ و حەراممان کرد باسی نزیک بوونەوە لە خوای پەروەردگارمان کرد باسی چی بە چی زیاد دەکات دەرسێکی ژیان وەردەگری نەک هەر بێ وەڵا حەزم لێ خوتبەی جومعە 6 دقە بێ بە هەموو بە نوێژ و هەموو شتێکەوە بەس کە چوومە دەرەوە لە ژیانمە نەزانم باسی چی بووە هیچ فێر نەبوو بم ئەی ئەو هەمووە دادەنیشی لە مەجلیسی دنیاییدا تێر قسە نابی داخل تێربوون نییە لە قسە بەخوا مەجلیسی وایە 4 سەعات دانیشتووی کە هەڵدەستیوە زانی 2 دقەیە هیچ بەلاتەوە گرنگ نییە نە پشتت دێشێ نە عەزیەتت دەبێ نە کێشەی میزکردنت هەیە نە ئازارت هەیە چونکە قسەکان بەلاشن و چونکە هەموو غەیبەتن لەسرت دەنووسرێ گوناها شەیطان وا شیرینی دەکا ئەو کاتە چۆن بەفیڕە بۆ لای خوا دەبێت چێژی لێ وەرگری ئەزیزم ئەبێت لەزەت وەرگری لە دینداری الدین بالعیبادە دینداری بە عیبادەتی خوا جاو عیبادەتە قورئان خوێندن بێ ذیکر و تەسبیحات بێ ئەم دەرس و دەورەی مزگەوتیش بێ ئەوە هەمووی عیبادەتە دینت زیاد دەکا شارەزایی لە ئاین زیاد دەکا الخلق بالتربیة ئەخلاق و ڕەوش بە پەروەردە زیاد دەبێ ئێستا منداڵێک چەندی لە ماڵەوە فێر دەبێت دە ئەوەندە لە مەکتەبا فێر دەبێت ئەو پەروەردەی لە مەکتەبایە ئەخلاقی ئەو منداڵە دیاری دەکا مەکتەبێکی دیندار بێت دیندار فێر دەبێت بێدینی تێدا بێ بێدینی فێر دەبێت ڕەوشتی تەلەبەکان قسەی جوان بکەن مامۆستاکان هەڵسوکەوتیان جوان بێ هەڵسوکەوتی جوان فێر دەبێت الخلق بالتربية بەڵێ ئەخلاق بە پەروەردە زیاد دەبێت المال بالتدبير والاقتصاد ماڵ و سەرۆت و سامان خوای گەورە زیادی دەکا بۆت بە دووشت التدبير بەلێزانین والاقتصاد دەست پێوەگرتن ئەمانە جیاوازن لەگەڵ بەخیلی و چروکی بەخیلی و چروکی خراپە لە ماڵدا بکرێ واتە ئینسان خۆی وشک کاتەوانێ هەر پارە لەسەر یەک نییە بۆ هیچ کاروبارێکی ژیانی سوودی لێ نەبینێ ئەوە بەخیلیە ئەوە چروکیە خوا پێی ناخۆشە بەڵام التدبير واتە لێزانین شتێک دەکڕێ بۆ گرانی نەیکڕیوە ئەمڕۆ لەم بازاڕە دەیکڕم باینیدە و بازاڕە دەیفرۆشمەوە لەم وڵاتە دەیهێنم لە فڵان شوێنە خێر دەکا ئەم تەدبیرە شەرع پێی خۆشە حەدیثێکمان هەیە لە صحیحی بوخاریدا هاتووە ژمارەی فەرموودەکە لە صحیحی بوخاریدا 3642 عروة دەفەرمێ أن النبي صلى الله عليه وسلم أعطاه دينار يشتري به له به شاة فەرمووی عروة ئەو دینارە بگرە واتە دینارێکی زێڕی ئەو زەمانە وەکو 100 دۆلاری ئێستاوا بووە بڕۆ مەڕێکم بۆ بکڕە دەفەرمێ فاشترى له به شاتين عروة چوو گەڕا لەم بازاڕە لەوێ چای وەرکردەوە لە فڵان شوێنە مەڕەکان زۆر هەرزانتر دەفرۆشرێن خەڵک دەوێت یەکسەر ساغی کاتەوانێ و لە دەستی سێم نایکڕێتەوە ئەم چوو لە دەستی یەکەم کڕی ئەمەی دووەم بیکڕێ سێم بیکڕێتەوە وەڵا بە 2 دیناریش نایکڕی بەڵام چوو لە دەستی یەکەم کڕێەوە لە جیاتی دانەیەک بە دینارێک بکڕێ چوو دوانی کڕی شوێنەکەی دۆزیەوە لە شوێ هەرزانە فباع إحداهما بدينار هاتەوە ناو بازاڕی گشتی واتە چوو لە لادەیەک کڕی دوای هاتەوە مەیدانی جەڵەبی حیوانوانە لە ناوەندی شارە کەشە لێی گرانترە بە دڵنیاییەوە هاتەوە دانەیەکی بە دینارێک فرۆشتەوە بە 100 دلار دانەیەکی فرۆشتەوە وڵات دانەیەکیشی بردەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم فدعا له بالبركة وتي أي پیغمبری خو ئەوە دینارەکەی خۆت هەر دینارەکەتە مەڕەکەشم هێنایەوە فەرمووی چۆن ئەمەت کرد تی قوربان چوم لە شوێنێکی زۆر هەرزان دوانی بە دینارێک بوو 2 مەڕ بە دینارێکی زێڕ 2 مەڕ بە 100 دلار هاتمەوە لە ناو جەرگەی بازاڕە کە شت تێدا زۆر گرانە لەوێ فرۆشتمەوە من لە شوێنە گرانەکە نەمکڕی چوم لە هەرزانەکە کڕیمە زۆر بۆی دوور کەوتمەوە ڕۆژە بە دوودا گەڕاوم تاوەم دەستکەوت ئیتر هاتمەوە دانەکەم بە دینارێک فرۆشتەوانێ ئەوە پارەکەی خۆشت و ئەوەش مەڕەکەشم هێناوەتەوە ئەمە تدبیرە ئەمە لێزانینە پێغەمبەر صلی الله علیه و سلم فدعا له بالبركة في بيعه فەرمووی یا ربی خوا بەرەکەت بخاتە کڕین و فرۆشتنتەوە هەی پیاوی لێزان
وكان لو اشترى التراب لربح فيه لحديث كاد فما والله إلا دواء أحبر مدي بيغمبره صلى الله عليه وسلم أم عروية قلي بكر يا قازان جيليا ذكر هر خولي آساي عرزي بكر يا بيفروش لا إلا قازان جيليا ذكر خوا وبركاتي خست مالك يا بويا برزان دەبێت بزانی المال بالتدبير ماڵ بەچی زیاد دەکات بە تدبیر تۆ دەچی لە مۆڵێکە کراسێک دەکڕی وەڵی لەسەر عەرەبانەیەکی بازاڕ بیکڕا ڕەن بێ یەک تۆز کوالیەتەکەی خراپتر بێت بەڵام بە 10,000 دەیکڕی بەس ئەو لەو مۆڵەدا 30 وەرەقە کرێدا مانگەکەی دەیخاتە سەر تۆی هاوڵاتی ئەی فەقیر بۆ دەچی لە مۆڵەکە بیکڕی چاو لە دەوڵەمەندەکەی وانە بۆ لەوێ 30,000 پێدەی ئەو کرێەکەی دەبێت بخاتە سەر کابرای عەرەبانە فەقیرە کرێ نادا بە شتێکی بە 1,000 دینار 2,000 دیناری قازانجەکە ڕازیە بەس ئەو لەوێ ناڵم گرانجانە لە مۆڵەکەدا کرێی شوێنەکەی زۆر گرانە دەی تۆ نەکبەت بۆ دەچی لەوێ خۆت دەکەیتە شاوشانی دەوڵەمەندێک و لەوێ شت دەکڕی نەخێر لە عەرەبانەکە بیکڕە بۆی شتێک پارەت بۆ بگەڕێتەوە بۆ ماڵ و منداڵەکەت ئەوە تەدبیرە اقتصاد ئەوەیە پارە لە شوێنێکا بەکاربێنێت جێگا بگرێ لا حديثك كإمام أحمد رواياتي كده فمن لا يبارك في ثمن أرض ولا دار قد خواي قول بركات ناخات باري زيو خانوا ورا خانو يك هي بيفروشه خيرا خانو شتري بيا مكر أو بار بو خوش نازاني تشيلي ده زويك هي فروشتوتا خيرا باركي نخيته وشويني شي باشوا أو بار بفي رودته والله نازاني جنو من الهديه كبلايا كاشتيكي بيسود دكرن باركش طوابو هيچ شتان ديارنيه لحديث كذا إمام ابن ماجه رواياتي كدو الشيخ الباني ده فرمي حسنا من باع دارا ثم لم يجعل ثمنها في مثلها لم يبارك له فيها هر کەسێک خانوویەک بفرۆشێ بە پەلە نەچێ خانوویەکی وەکو خۆی پێ بکرێتەوە مثلیها لەم گەڕەکەت بەدڵنیە بۆیە خانووەکەت دەفرۆشی ئیشەکە لەم شوێنە دوورە ئەچم لە گەڕەکێکی تر خانوویەکی وەکو ئەوەی پێ بکڕەوانێ ئەگە خێرا خانووەکەی پێ نەکڕێەوە ئەم پارەیە بمێنێتەوە لەم یوبارک لەه فیها دڵنیا بە بەرەکەت لەو پارەیەدا نامێنێ هەر بۆ خۆش نازانی پارەکەت بە فیڕۆ چوو بۆیە بەڕێزان کە خانووت فرۆش دەستکاری پارە مەکە ئیلا هەوڵ بدە خانوویەکی پێ بکڕیتەوە پارەی خانوو مەدە بە کەلوپەلی قەنەفەی ناوماڵ زۆر کە زوای لێ قەوما پارەیەکیان پێشک برد لە ماڵەوە خانووەکەی فرۆش خانم قەنەفەکانی گۆڕی کەوانتەرەکەی گۆڕی تەلەڤیزۆنەکەی گۆڕی فڵان کوڕەکەی پارەی بە باوکی بینی موبایلەکەی کرد بە دەوەرەقەی وەڵا پارەتە شوبوش بوو نە خانوومە نە هیچمە دوای ئەو شتانەی کە تۆ کڕیوتن وەرە بیان فرۆشەوە کەس بە خۆڕایی نایەون هەرە بە قەنەفەکانیشت بۆ فڕنادەنە دەرەوەی ماڵ چاول لە کەسانێک کرد ماڵەکەت ئیقتیسادت تێدا نەکرد بۆیە هەوڵ بدە کە خێزان بووی بۆ شتی کەمالیات و ناپێویست نەکەی زەوی و خانوو ماڵ بفرۆشی ئیلا مەگە خوا نەخواستە نەخۆشیەکی وایە خەت پێ بگرێ هیچ چارن نەمێنێ هیچ مەجالن نەمێنێ بۆیە ئەمە ئیقتیسادە دایمە بزانە ئەو پارەی کە سەرفی دەکەی جێگایەک با بگرێ با پێویست بێ با ضرور بی بۆی بەمە ماڵ زیاد دەکا بە تایبەت ئەمە بۆ خەڵکی فەقیرە کابرا هەموو ڕۆژ دو دەفتەر دۆلاری دەستکرد هەر بە خەڵیشی دانایە بەڵام تۆی بەڕێز موچەیەکی مانگانەیەکی تەحدید و دیاریکراوت هەیە پێداویستیەکانی ژیانیش زۆرن بەرنامە ڕێژینەکەی بڕواتان هەبێ هیچ دیار نامێنێ لە دەی مانگە و بە قەرزاری سەردەنێیتەوە ئەبێ ئیقتیسادمان هەبێ لە پارەکانماندا بۆی خوای گەورە بەرەکەتی تێبخە ئەمە ئیسلام وامان پێ دەڵێ شەشەم ئەلێستیقاء بحسن الخلق هاوڕەکان زیاد دەبن بە ڕەفتار جوانی هاوڕێ شەر نییە هەر ماڵت بەردەوام تێکەڵاوی عایلەیت هەبێ بەس هەر خۆشە ئەوەی کە تووشت دەبێت لە ڕێگادا خۆشی بوی بەچی کاکە دەچی بۆ شوێنە سڵاوێکی گەرم و جوان بکە زەردەخەنەیەکی حرمەتدار بکە بەڕێزەوە ناوی خەڵک بێنە قەت زۆر جار پێم ناخۆشیوە مان تێدا هەیە تێتاندا هەیە ئەوەش گوێشم لێیە کابرا لە تەمەنی خۆی داتی فڵان کەس بە ناوی خۆیەوە هەوڵ بدە هەرگیز خەڵک بە ناوی خۆیەوە بانگ مەکە ئەگەر لە خۆت بچووکتر بوو بە کاکە گیان بانگیکە ئەگەر لە خۆت بچووکتر بوو مناڵێک بڵێ دادەگیان ئەتر بەو شێوەیە چەند پێی خۆش دەبێت ئەگەر هاوتەمەنی خۆت بوو مەڵە فڵان کەس عەلی عوسمان بڵێ کاک عەلی بڵێ کاک عوسمان بە ناوی کاک ناوی بێنە خوشکی گەورەم ئەم لەفزانە بەکاربێنین یەکسەر بەرامبەر تۆی خۆش دەوێت ڕێزی تایبەتی لێ دەگرێ احترامە لە خۆت الأصدقاء بحسن الخلق هاوڕێکانت بەس بە ڕەفتار جوانی دەبنە دۆستت خۆ خەڵک پارەی لە تۆ نایە و پارەش نادەی بە خەڵک ئەی بۆ ڕوت خۆش نەبێ ڕێز لە پیشەی خەڵک بگرە بە چاوی سووک سەیری پیشەی خەڵک مەکە الأعداء بالكبر دوژمنەکانت بەچی زۆر دەبن بە خۆ بەزلزانین بڕواتان هەبێ بەڕێزان کەسی وا هەیە زەرەری بۆ کەس نییە نە ماڵی کەسی خواردووە نە لە کەسی داوە نە ئازاری کەسی داوە بەس هێندە متەکەبیرە هێندە متەکەبیرە خەڵک ڕقی لێی دەبێتەوە
بووە بە خۆ بەزلزانین و بە کیبر خۆ بەزلزانین و بە خۆ نواندن خەڵک لە خۆت دەکەی بە ناحەز هەر کە چاویت پێت دەکەوێت ڕقی لە دەبێتەوە ئەوەندەی ئینسانێکی متەکەبیر بی بە خۆ بەزلزانین دوژمنت زۆر دەبێت دائما ئینسان متەواضع بێ خۆ بە کەمزان بە ئێمە چین هەمومان عەبدی خوین ئەوەی تۆ خۆتی بەسەرا ڕادەدەی چێ ئەڵە لای خوا زۆر بەڕەستترنێ لە تۆ تێی بۆ نەبێتە دۆستم بە سەلامێکی جوان بەڕێک و پێچی بەلەبەر هەستانێک ئەی بۆ بیکەی بە ناحەزی خۆ دوژمنێک بۆ خۆ زیادکەی بەس ئەوەندەی کە کیبرت هەیە کە خۆت لە خەڵک بە زیاتر دەزانی و تەکەبوری بەسەرا لێدەی ناحەزێک بۆ خۆت زیاد دەکەی هەشتم الأمراض بكثرة الأكل هەر کەسێک دایمە زۆر خۆر بێ نەوسن بێ زوو نەخۆش دەبێت ئەوەندەی تێکردو دایمە ئینتەلایەتی دەبێت پەنابەرێ بۆ سادی بەڵکو هەزمیکە ئای مردین ئێبرا بۆ دەمری مەعدەی خۆتە خواردنی خۆتە دەی کەمێک زیاد کەمتر بخۆ ئەو هاتوو هاوارەی ناوێ فەقینە ناوپەنچک هەناسە بڕاوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ گەدەت کە بە سێ بەشەوە براک بەشێکی خواردنی تێکە بەشێکی ئاوی تێکە شلەمەنیەکانی حەڵاڵی تێکە بەشێکی لنەفەسیهی با تۆزە هەناسەت بمێنێتەوە کابرا حتا ئائێرەی تێکردو هەناسە ناوپەنچک نایە و ناچی ئەنجا هەزار ناڵە و ئۆف دەکا ئای مردم نەخۆشی زۆر لێت دەدا دایمە ئیمتەلا یعنی ئیمتیلا معدەت کە دایمە پڕ بوو دایمە نەخۆشی ئەنجا لە ناو نوێژ و قڵپ و هڕ و ئەوانە بەسەر خەڵکا و ناخۆشە الأمراض بكثرة الأكل حد ما كسر زور شليس بالرز ما يبغى يجنا تندليه هر كسر شليس ونوسن ببروات عم بينا خوشي زوزة فري بيدبا خواردن أوانية بردوام ببيت خليات خوش أخوي جورا باش بيدا بس بان نبيت خليا وخوند قد بي لو ما كوي على شويته وما على شيتانه كره أخوي جورا شتكي هداوا هرتي هبو بزيابه فاقلب خوي فاقلاه بخوي دعاء بخوا دعاء ساعات تامك هم الروي وانيا شێلێ ئەوە لە بیرێتی دوێنێوارە تاوا چیت خوارد ڕۆی خۆشت خوارد بێ و خۆشت نەخوارد بێ هەر ڕۆی تەواو بوو ئەگەر خۆش بوو خوای پەروەردگار بە زیادی کە بەڵام ئاگال لە خۆت بێ گەدەت کە بە سێ کەس کردەوە لە دوای ڕەمەزانی ژووریابین دەچینەوە سەر خواردن زۆر کەسەی لە جەژنا نەخۆش دەبێ تۆڵەی هەموو ڕەمەزان دەکاتەوە لەو یەک دوو ڕۆژەیە ئێتر بۆیە خەستەخانەکان زۆربەی کار لە ڕۆژانی جەژنوانەدا بەڕووی خەڵکا کراون بەشی تەندروستی مەشغوڵ دەبێت چونکە خەڵک سنوورەکان دەبەزێنێتەوە هاکە ڕەمەزانی ئینسانە گەوریای خۆی بێت چەند تەندروستە بۆیە زانایان فەرمویان الأمراض بكثرة الأكل زۆر خۆری دەبێتە هۆکاری نەخۆشکەوتن وحسن الذكر بإصلاح الباطن نوێیەم حسن الذكر بإصلاح الباطن هەر کەسێک دەیەوێ سمعە و ڕێزی هەبێ با بینی خۆی خوای چاکە بینی خۆت و خوا چاکە ئیتر بڕۆکە خوا گەورە لەسەر زمانی ساڵحان باست دەکا بە چاکە منافقانیش وازیان لێ بێنە کابرا لە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕازی نەبووە نوێژی لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەی کابرای منافق عەبدوڵای کوڕی ئوبەی و جەماعەتەکەی هەموو دەمەداهاتن دەبوو سەریان بە پشتەپێی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەوتە لە نوێژە هەر ئەوەندە دەچوونە دەرەوەی مزگەوت محەممەد کە خوتبەکەی درێژ بوو هەر ئەم کابرایەت چۆن هاتە ناومانەوە خۆی دەوڵەمەند کرد و کوڕە کاکە بەخوا 2 ساڵیکە دەری نەکەین دەرەکان 1001 قسەی نەشیاویان دەکرد خوا هەمووی لە قورئانە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆمار دەکرد دەیفەرموو وازیان لێ بێنە واصبر على ما يقولون قەت گوێ بە قسەی منافق و دووڕۆکان مەدە چاو لێ ناتوانن بەرە ڕووی خۆت هیچ قسەیەک بکەن بەس ئەگەر تۆ بینی خۆت و خوا چاک کرد ئینسانە ساڵحەکان هەر لە خۆی تۆیان خۆش دەوێت بەبێ ئەوەی هیچت بۆ کردبن منافقی جواز لێ بێنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕێزان زۆر گرنگی بە هەست و نەستی خەڵک دەدا لە کاتێکا کە لە مەککەوە دەچوو بۆ مەدینە لە ڕێگادا لەو ڕێگا پڕمەترسێدا کە دەیان کەمینی بۆ دانرا بوو کە 100 وشتر یعنی وەکو ملیۆنە دۆلاری ئێستا زیاتر کرابوو بە خەڵاتی ئەو کەسەی محەممەد بە زیندوییان بە مردووی دەستگیر بکە 1 ملیۆن دۆلاری ئەو کاتە زیاتر خەڵاتی ئەو کەسە بوو محەممەد بکوژێ یان بە زیندوی دەستگیری بکە لە هەموو دنیادا بۆی دەگەڕان لەم کاتەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کوێرکردەیەک لای داوە سیرەکە دوو گەنج تازە لە مناڵیەوە بێکەس و کارن فێری دزی بوون پێغەمبەر صلی الله علیه وسلم لیان دزی نزیک دەبێتەوە هەر لە سەر و چاویاندا دیارە دوو گەنجی زۆر چوختی و یعنی نالەبار دیارن هەر ڕەفتارەکانیان پیانەوە دیارە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو ڕێگا پڕمەترسیەدا سەلام لەو دوو گەنجە دەکات سەلامیان لێ دەکات کاکە چۆنن ئەحواڵتان باشن ئەرێ ناوتان چییە فەقیرە ئەوانە ناوێن ئەلموهانانە یعنی سووک و سەلیم والله کاکە ئێمە ناومان ئەی پێغەمبەری خوا دەزانەوە پێغەمبەرەوەژی مامی ئەبوبەکر خەڵکە ناسیونی لەو شوێنەدا شوێنێکی چەپەک و لادەیەکە لایەنداوە وەکو تۆزە پشوێک بدەن بەڵکو ئەو کەمینانە ئەو شوێنانە ناگرنەوە ئەوان بەڕێگایەکی غەیری معروف و ناسراودا ڕۆیشتون دەڵێن وەڵای ئەمە دوو کەسە یعنی ئیهانە کراوەکەین دوو کەسە سووک و ڕەزیلەکەین
ئەوەی کە هەمیشە دەزت زی گیراوین و خەڵک سوکایەتی پێکردوین پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێن نا بەل ئەنتوما المکرەمان کاکە ئێوە بۆچی سووک و سەلیم کراون بۆچی ڕیسوان وەڵڵی ئێوە دوو کەسی زۆر بەڕێز و بە حورمەتن یەکەم جارە لە ژیانیانە ئەو دوو گەنجە خەڵکێک بڵێ تۆی بەڕێزی هەر یەکەم جاریانە لە ژیانە نەبیستن ئەفەرمێ من پێغەمبەری خوام صلی الله علیه و سلم ومێدەوارم ئێوە واز لە ڕەفتارە خراپەکانتان بێرن ورن بۆ مەدینە سرم لێدەن من دەچم بۆ یەسریب مەسریب ناوی گۆڕا بە مەدینە ورن بۆ لام ورن لەوێ موسڵمان بن باسی ئیسلامیان بۆ دەکا باسی خۆیان بۆ دەکا سبحان الله دەست بەجێ ئەو دوو گەنجە لەوێ موسڵمان دەبن یەکسەر هەر ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی وتن نەخێر ئێوە سی و سووک ڕیسوانین ئێوە دزنین ئێوە تاڵانچینین ئێوە بارودۆخێکی نالەباری ژیان فێری ئەوەی کردوون ئێوە بەل ئەنتوما المکرەمان ئێوە دوو گەنجی زۆر بەڕێز و بە حورمەتن ئەگە بخرێنە سەر چاکە بەخوا چاکەتان پێ دەکرێت سبحان الله ئەو دوو گەنجە دوایی واز لە دزی و لە خراپە و لە هەموو شتێک دێنن دەڕۆنە مەدینە بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم چاو لێ کاریگەری قسەی خۆش ڕێزگرتنی بەرامبەر چۆن دۆستەکان زیاد دەکا پێغەمبەر صلی الله علیه و سلم لەم هەموو بارودۆخە سەختەدا لە بیری نەچوو ئەمە فرسەتێکە ئەم دوانە بارودۆخی ژیان و هەلو گوزەرانی نالەبار و کۆمەڵگەی خراپ کردوونی بە ئەلموهانان دوو کەسی ڕیسوا و تیاچووی ناو کۆمەڵگا ئیشی ئیسلام ئەوەیە ئەوانەی کە تیاچوون و ڕیسوان بیانکەینەوە بە ئەلموکرەمان خەڵکە بەڕێزەکە تۆ بەڕێزی لای خوا تۆ بەڕێزی لای خەڵک ئەگەر ڕەفتارەکانت جوان بێ سوپاس بۆ خوای پەروەردگار خوای گەورە هیدایەتی دان و گەڕانەوە سەر ڕێگای ڕاست ئەم حەدیثە لە مسنەدی ئیمام ئەحمەد داهاتووە خوای گەورە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە تاعەت و عیبادەتی ئەم مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانی لێ قبوڵ فەرموو بین کەم و کوڕیەکانمان بە گەورەی خۆی بۆ پڕ کاتەوە یا ربی خوای پەروەردگار سوپاست دەکەین کە زنجیرە باسی بڕوانەشمان ئەم ساڵ لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە پێشکەش کرد یا ربی خوایە ئێمە ئەم قسانەمان کرد ئامادەمان کردن لە چوارچەوەی چەندین کتێب و چەندین سعات گەڕان هەتا ئەم بابەتانەمان ئامادە کرد خوای لێمان قبوڵ کەی بە گەورەی خۆت بیکەی بە توێشەبەرەی قیامەتمان یەک بە یەکی ئەو بەڕێزانش کە لەم مزگەوتەدا ئەو هەموو شەوانە لەگەڵ بەندەی گونەهبارە ئامادە بوون بە بەرەکەتی ئێوە من ئەم قسە جوانانم بۆ هات ئەگەر جوان بوو بن و قبوڵ کراون یا ڕەبی خوا پاداشتان داتەوە هەر کەسێک بەشداری ئەم زنجیرە باسەی کردو لە مزگەوتە کاتەکانی خۆی بەخشی بە ماندووبوون بە شەوگارێکی درێژ لەگەڵمان دامایەوە تەحەمولی کرد یا ڕەبی خوا لەگەڵ ئەجری منە ئەوانیش بەشدار بن خوای پەروەردگار هەر کەسێک گوێ لەم بەرنامانە دەگرێت لە هەر شوێنێکی دنیادایە یا ڕەبی خوا سوودی پێ بگەێنێ دینمانی پێ زیاد بێ ژیانمانی پێ ڕووناک بێ بەرنامەیەکی جوانمان بێ بۆ دین و ژینمان خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بدا جەژنی پڕ بەرەکەتی ڕەمەزانمان لێ مبارەکە ساڵێکی تر ئەگەر ماین بەدڵخۆشیەوە جارێکی تر لە ماڵی خوادا عیبادەتەکانی ڕەمەزان و زنجیرە باسەکان درێژە پێ بدەین و مزگەوتەکانمان هەر ئاوەدا من ئینشاءالله دوای ڕەمەزان بەهاتنتان بۆ نوێژی پیرۆزی جومعە و گوێگرتن لە خوتبەی جومعە خوا هیدایەتی هەموو لایەکمان بداوە تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵکە وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته هزاران جار خوي گەورە پاداشتان داتەوە